هەرکو دچێ و دزی و تالانکردن و گرتنە سەرمالان لە باژار و باژارەوەکەم ڕۆژاوای کوردستانی زێدا دەبێ ڕێبەبەریا پێدێ لە شووناک و دز و تالانچیان دەستە سەر بکێ بەڵکو دز و تالانچیش بەرنەبوونە سزایێ ڕۆب نیرۆ دەگرنە سەرمالان و دزیە دەکەن ژێدەسپێکە مەها گولانێڤە و دزی و گرێدان و کوشتنە خۆدانێ ماڵان لە ڕۆژاوای کوردستانی بووە دیاردا کۆبتەنێ دەدەمە 20 ڕۆژاندا چەندین حاڵەتێن دزی و تالانکردە ماڵێن سیڤیلان هاتنە تۆمارکردن و دانجامێدەژی دووەڵاتیان کورد لە باژارێ قامشلۆی و ڕۆژاوای کوردستانی هاتنە کوشتن و دز و تالانچی گرتبوونە سەر ماڵێن وان و پشتیان جامدانە دزیێ خۆدانێ مالێژی کوشتێن دۆه لە تاخا قودوربەگ یا باژارێ قامشلۆی ڕۆژاوای کوردستانی ڕۆ بنیرۆ دەمژمێر 11 خولەک دزان گرتە سەرمالەکەی و دەما گرتنە سەرمالێ بتەنێ ژنامالێ مال بوو بگەفا کوشتنێ دز و تاڵانچیان ژنامالێ گرێدان و زێر و پەرێن لماڵێ هەبوون دزین ژێدەرێن خۆجهی ژارکێرە گوتن کویدی گروپێن دز و تالانچیان هاتنە دروستکردن واو گروپ چاودێریە کەسێن بێ تەمەنیە زارۆکێنوان لە وڵاتێن ئۆڕۆپا و هەرێما کوردستانی هەنە دەکەن و دەماک و پەریانش بۆیوان دشێنن ئەو گروپێن چەکدار دەگەرنە سەرمالێنوان و دزیە دەکەن هەروها ژێدەران دەزانین و دیاردەیە دزیە ڕۆبنیرۆ یا چەندەیەن ژنان دەرکەتیە کو هەنکەس هەنە دەبنخماندینە و لە بازار و جادەیان دەماچاوێوان بێژنان دەکەوێ خۆشوان نێزیک دەکەن و چەندەیەنوان ددزێن ژدەماک و پێدا ڕێبەبەریا ڕۆژاوای کوردستانی ژەڕژێمە سەدوەرگرتی و حتاوەکە ئیرۆ تشتێک بناوێ ئەولەهی لە باژار و باژارۆکەن ڕۆژاوای کوردستانی نەمایە بەلکو بەرەب نەمانێ بەدچێ ژێدەرە نەخۆجهیش باژارێ قامشلۆی ڕۆژاوای کوردستانی ڕاگەهاندن کویدی خەلک نەماکارێت مالێن خۆدە بە سوودەیی بژی ژبەر دزی و گرتنە سەرمالان بە ئەوایەکی بەرچاو بەڵاو بووە ژبلی دزی ئەو کەسێن و دزی لوان تێکردن تێنە کوشتن لە ڕێکەفتە 16/5/2022 خەلکێ گوندێ زەبانەیە سەر بێ باژارێ قامشلۆڤە لە سەرکوشتنە ژنەکە بە گولەیەکێ لە نێزیکی چەمێ چەقچەقژ خەورابوون هەروها لە ڕێکەفتە 15/5/2022 لە باژارێ قامشلۆی ڕۆژاوای کوردستانی وڵاتیە بنابێ یەحیا عەلیژە گوندێ برکۆی خوارێ ئانگۆ تەحتانی سەردەستێ ژمارە کەسێ نەناس هاتە کوشتن کوبتەنێ لمالا خۆش ژیان دەکر و مالباتاوی لە وڵاتێکی ئۆڕۆپا ژیان دەکێ لە گۆری و کەسوکاری نوێ دەبێژن گومانە هەری مەزن ئەوە دەماک و دز و تالانچیان گرتنە سەرمالە یەحیا عەلی ئەو کوشتنە ئەوژی پشتیان جامدانە پرۆسەیە دزیێ هەروها لە شەبە 14 سەر 15 گولانێل باژارێ قامشتۆ بە تایبەتی تاخا کۆرنیشە دز و تالانچیان وڵاتیە بناوێ عەبدولغەنی حاج فەرحان دەلالی پشتی و گرتنە سەرمالاوی کوشتن لە گۆری کوژێدەراندا زانین ژمارەیە کەسێن دەبنخماندی گرتنە سەرمالە عەبدولغەنی ئەوژی بێمەبەستان جەمدانە دزیێ ژبەرک و عەبدولغەنی لە دزان هاتە دەنگ دزان ئەو بچەک کوشتن و دزی ژمالاوی کردن و کوبخە باوێ 6 زارۆکانە ژێدەرێن خۆجهیژی گوتن کۆ لە تاقا هەلیلیە باژارێ قامشلۆ ژمارەیە کەسێن نەناس گرتنە سەرمالا وڵاتیەکی سڤیل و بزە برا هێزوچەکان گوژمەکی مەزنیە پەریان و زێرجە خۆدانێ ماڵی ستاندن هەروها بەریادەمەکێژی کەسنە نەناس هاشم سلێمان جەربەک و یەکژێ رووسپیەن ئێلا شەمەرە دەمابەرێ خۆدەدا باژارێ حەسەکەی ڕەڤاندن و لە هەمبەر فدیێ ئەو سەربەست بەردان هەروها ژێدەرە سەربار کرد و گوتن و پەیدابوونە دیاردەیە کوشتنە خۆدانێ ماڵان پشتی دزی ژواتێکردن ژبەرک و خۆدانێ مالێ دز و تاڵانچیان ناز دەکێ لەوما دز و تاڵانچی پشتی ئەنجامدانە پرۆسەیە دزی خۆدانێ مالێژی دوگژن تاک و نەونە ئەشکەرەکردن